سلااوتان لەبێت بینەران و بیسەرانی دەنگی ئەمریکا. دیداری تایبەتی ئەمجارەمان لەگەڵ هۆمەر دزەیە پرسیارەکانی خۆمانی لێ دەکەین کە ڕەنگە پرسیاری ئێوەش بن. کاک هۆمەر بەخێر بێت. زۆر سپاس نارین خان. من بار لەو پرسیارە دەست پێ بکەم، هونەرمەند دەبێت چۆن بێت؟ ئایا هونەرمەند جیاوازە لە خەڵکی ئاسایی؟ یاخود بە کێ دەگوترێ هونەرمەند؟ پرسیارێکی بەجێیە ڕاستیەکەی لەوانەیە زۆر کەس ئەوە نەزانن کە جیهانی هونەرمەند نەکەش هونەرمەند ڕاستەکەی شاعریش و نووسەریش و ئەوانەیە کە خاوەن خامن جیهانێکی تایبەتی خۆیان هەیە جگە لەو جیهانەیە کە وەکو خەڵکی ئاسایی تیایدا دەژین. بەلای منەوە عەرەب زۆر جوانی وشەیەکی جوانی داناوە بۆ شاعر چونکە هەستیارە بەڕاستی هەست بە شت دەکا ئەو شتانەی کە خەڵکی کەرەوانەیە نەیبێنیان هەستی پێ نەکەن. هونەرمەند و شاعریە هونەرمەند و هەستیار هەمان تایبەتمەندیان هەیە، هەست زووتر هەست بە شت ئەکەن لە تا خەڵکی ئاسایی. زۆر جار کە خۆم بەش بە حاڵی خۆم کە ئەچم بە شوێنێک سەیری دەوروبەری خۆم دەکەم، سەیری دەور و پشتی خۆم دەکەم، یەکسەر سەرنجم ئەچێ بۆ هەنێشت کە ئەڕۆینە دەرەوە باس بۆ ڕەفیقەکانم ئەەکەم ئەڵێم ئەرێەوە هەستی خۆتاندایە ئەم شتەوتیان نەوە هیچمان نەدیوە. یعنی کەواتە هەستیار هونەرمەند هەستیارە، شاعیر و هونەرمەند و نووسەر و خاوەن قەڵەم ئەمانە زۆر زووتر هەست بە شت دەکەن تا خەڵکی دی. و هەروها لە جیهانێکە ئەژین کە ئەو جیهانە لەوانەیە هەمان جیهانی خەڵکی ئاسایی نەبێ. اینجا وەکو ینی وەرامی پرسیارەکەی جراب بدەمەوە جیاوازی لە نێوان خەڵکی ئاسایی و خەڵکی هونەرمەندە کە تۆ باسی هونەرمەندەکەی مەبەستم شاعریشە بەڕاستی تەنها ئەو نییە چونکە هەردووشیان یەک تایبەتمەندیان هەیە، نووسەریش ئەوەی کە خاوەن قەڵەم بێ هەمان تایبەتمەندی خۆیان هەیە. ئەوەیە کە زووتر هەست بە سشت دەکەن تا خەڵکی تر، زووتر شت سەرنجیان ڕائەشێشێ کە خەڵکی کە نایبینەیان هەستی پێ ناکە. ئەوەیە هونەرمەندە بەناوبانگەکان زۆر بەکەمی دەتوانن خۆیان ڕێک بخەن لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتەکان تێکەڵی خەڵک بن. هۆکاری ئەمە چییە؟ ئاخر ئەوەیە ینی وەکووتم جیهانێکی تایبەتی خۆیان هەیە، ئەوان کە ئەیانەوێت تێکەڵ بە خەڵک ببن ئەوە چونکە وان لەیەکا بزنە ئەو جیهانێکە خۆیان لە بەرچاوی خۆیان گرتووە، جیهانێکی خەیاڵیەتە ئەگەر ڕاستیەکەت دەوێت لەوانەیە هەموو کەسیان نەتوانێت نەچۆتە ناو ئەو جیهانە. لەبەرەوەی کە ئەڕۆم بۆ ناو خەڵک و ئەچم بۆ شوێنێک و ئەمە ئەو جیهانەیە کە ئەوان ئەیبینن خەڵکی کە نایبینێ. ئەوەیە مەسەلەکە. تۆ لە گۆرانی گوتن ستایلێکی تایبەت بە خۆت هەیە، هونەرمەندی دیکەش هەن ستایلی تایبەت بە خۆیان هەبووە، یەکێک لەوانە شەماڵ سایب. تۆ بۆ چونت چۆنە لەسەر شەماڵ سایب؟ خۆی هەر هونەرمەندێک تایبەتمەندی خۆی هەیە، ستایلی تایبەتی خۆی هەیە لە گۆرانی وتەنە. من خۆم ستایلی خۆم جیایە لە زۆر ئەوانی دیکە، هەر لە مناڵیەوە وەکو لە شتێکی ڕۆمانسیم زیاتر بەلا پەسەندە تا گۆرانی هەڵپەرچێ و گۆرانی خێرا و ئەمانە پێم خۆش ئەوانش، بەڵام بۆ خۆم کە گۆرانی ئەڵێم من زیاتر حەزم لە ستایلی ڕۆمانسیەتە تا گۆرانی دیکە. کاک شەماڵ هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ ئەو ستایلیش تایبەتی خۆی هەبوو، گۆرانی بێژەکانی کاریە کە ستایلی تایبەتی خۆیە ستایلیژە گۆڕی بڵێ فەرموو. هەمیشە ئەوانەی کە جیاوازن لە هونەرمەندانی دیکە یاخود ستایلێک تایبەت بەخۆیانێت سەرەتاکەی تووشی ڕەخنەیەکی زۆر دەبنەوە. تۆکو خۆ تووشی ڕەخنەبووی تۆ لەیان هونەرمەندەکانی دیکە و ئەوەی کە ئاگاش لێ بێ کاک شەماڵش بە هەمان شێوە. من زۆر تووشی ڕەخنەبوویم تا بدایەت بەرەبەر سەرەتا هەزار ڕەحمەت لە گۆڕی بێ کاک ڕەسوولگەردی کە زۆر ڕەفیقیشم بوو ئەو دووەخەڵ کاک عومەر دزەیم زۆر خۆش دێ، بەڵام بە خودای گۆرانی کوردی بە ئینگلیزی دەڕێ کوردی بە ئینگلیزی جا ڕەخنم زۆر لێ ژیراوە ئەیانوت لای داوە لە فۆلکلۆری کوردی، لای داوە لە ستایلی ڕەسەنی کوردی
شتێک ئەڕەیە کە نامۆیە بۆ کۆمەلگای ئێمە بۆ هونەری کوردی ئەم ڕقنانم زۆر لە ئەژیرا بڕاست باسی شەماسایی بم بۆکە هونەرەکەی شەماسایی هونەر شەماسایی چۆنی تۆ ئاخر کاک شەماڵ ئەوەی ستایلی تایبەتی خۆی ئەوە بوو زۆر جار ئەنی من خۆشم کە لەگەڵیشدا ئەنیشتم هەندێک تێبینیم لەسەریە هەبوو زیاتر ئەگەر شتەکانی زۆر کوردیش نەبووە زیاتر بۆنی عەرەبی لێ هات وەکو بڕێ ڕەنجێکی عەرەبی پێوە بوو گۆرانیەکان هی من لەوانەیە منیش لەوانەیە زۆر کوردی ڕەسن نەبووم بەڵام زیاتر ڕۆژاوایی بوو خەڵکی کەژە بوو گۆرانەکان زیاتر ڕۆژاوایین یعنی ڕۆژاواییەک جێری گۆرانیەکان ببێ ئەگە کوردەکەش نەزانێ بەڵام ئاوازەکەی پێخۆشە چونکە دوور نییە لە کولتوری ئەوان هی کاک شەماڵ زیاتر بەلای عەرەبا هینکرا بوو تو خۆت دەژێت کاریگەری هونەرمەندێکی ئەوروپی بووی سەرەتاکەی کە زۆر ستایلیانی لەژێر کاریگەری هونەرمەندێکی ئەوروپی بووە باشتر بڵێن خۆم نەتوانم ناویان بێنم چکە زۆرن ئەوانە بەڵام هەر لە هین بووم لە خوێندی لە قۆناقی خوێندنی ناڵم سەرەتایی بەڵام ناوەندی و دواناوەندی بووم لە کەرکووک ئەو ساکە لە کەرکووک ئەم خوێند لە سەرەتای پەنجاکانی سەدەی ڕابردوو قەوانی ڕۆژاوایی مەکڕی گۆرانی ڕۆژاوایی ئینگلیزی فەڕەنسی ئیسپانی ئیتالی ئەم هینانە ئەکڕی زۆر بە تایبەتی ئەوانە مەکڕی کە زیاتر ڕۆمانسێتی تیا بوو مەسەلا ناوەکانیان بەڕاستی زۆریان لەبیر نەماوە ئەو زمانە بەڵام لە پاشەوە مەسەرەن فرانک سیناترا بۆ دوای یانە خولیۆ ئۆگلیسیاس ئەمانەی کە من زۆر لە فەڕەنسا شارل ئەزنەڤور مەسەلا لە ژنان ژولێت گڕێکۆ ئەوانەی کە ستایلێکی تایبەتیان من حەزم زیاتر لەوانە بوو باشە باسی یەکەمین گۆرانی تۆمارکردنی خۆتمان بۆ بکە چۆن یەکەمین گۆرانی خۆت تۆمار کرد لە کوێ تۆمارت کرد من خۆی لە هەرکە مناڵ بووم لە ساڵی باڵێن 46 و 47 و 48 دوای جەنگی جیهانی دووەم ڕێگادرا کە کورد بەڕێگای ئینگلیزەکانەوە بۆ واستەی ئینگلیزەکانەوە ڕێگادرا کە کورد بتوانێت هەندێک ئازادیمان پێیا کرد دوای شەڕ دوای بەتایبەتی ئاهەنگەکانی نەورۆز پێشترێ پێش ئەوە هەموو نەورۆزێک بەدزی بەنهێنی ئەکرا بەڵام دوای ئەوە بە ئاشکرا مۆڵەتمان وەردەگرت لە بەغا لە سلێمانی لە کەرکووک لە هەولێر مۆڵەتیانە داینێ کە نەورۆز بە ئاشکرا بکەین ئەوە لە دوای شەڕەوە دەستی پێکرد 46 47 48 لە پاشەوە دیسان ڕایهەنگرد چونکە تۆزێ چەپڕەوی کەوتە ناو و کۆمونیستەکان کەوتنە ناوی و لەوە ترسان و ئیتر ڕایهەنگرد ئەنجا من لەو نەورۆزانەی چلەکانە یەکەم سرود ناڵێم گۆرانی بێش سرود بێش سرودی چکە ئەو زەمانە سرودی کوردەواری بوو بۆ ئەو بۆنانە بۆنەی نەورۆز سرودی نەورۆز و سرودی کوردەواری و ناشناڵیزمی کوردیمان ئەوت بەڕاستی و حکوومەتیش دەنجی نەکرد ئەو وەختە من هەر لە هەولێرە چونکە تەلەڤیزیۆن و رادیۆ شتواکەم بوو کە بڵاوی بکەنەوە هەر لە هەولێرە ناوبانگم دەرکرد وەکو سرود بێژ وەکو دەنگ خۆشێک ئەو جارێکەکەم بوو بەڵام لە بیرەکەم مناڵ بووم وەختە بەڵام یەکەم گۆرانی کە بە تەلەڤیزیۆن و رادیۆ بڵاو کرابێتەوە و ئەو گۆرانی کە لەسەر ستایلەکەی خۆم و بۆ ناسرام لە دوای بۆ ناسرام گۆرانی ئۆپرێتێکی گۆران عەبدوڵڵا گۆران بوو بە ناوی گوڵی خوێناوی بەڵام ناو خەڵکە باخچێ پاشا ناوبانگی دەرکرد ئیتر ئەوە پێم وایە ساڵی 69 بوو ئەوە شەر نەورۆز و ئاهەنگی نەورۆز بوو لە بەغدا نەورۆزێکی گەورە کرا لە بەغدا لە قاعەت الخولد لەوێ یەک لەو گۆرانیانەی کە پێشکەش کرا ئەو گۆرانیانە من بوو کاردانەوەی خانەوادەکەت چۆن بوو؟ کاردانەوەی خانەوادەکەم بۆ نەورۆز
پێیان ناخۆش نەبوو بەڵام کێشەیەک کەم لەگەڵ خانەوادەم هەبوو کە ویستم کە خوێندنی دواناوەندیم تەواو کرد بەکەلۆریۆم تەواو کرد ویستم موزیک بخوێنم کێشەکەم لەگەڵ یانە لەوە دەستی پێکرد ئەوان قبوڵیان ناکرد بچم موزیک بخوێنم وتیان نابێ هەر شتێکی هەڵبژێرا بەس نابی موزیک بخوێنی جاو بەڵام بۆ نەورۆز و ئەمانە گۆرانی وتیان ناخۆش نەبوو کێشان لەگەڵەوە نا باشە ئەگەر پرسیاری ئەوەت لێ بکەم ئەو ستایلی تایبەت بەخۆت پێ وایە کێیتر درێژ کام هونەرمەندی دیکە درێژە پێدەری هەمان ستایلی تۆە ناتوانم بڵێم درێژە پێدان لەوانەیە ئەوش ئەوانە کە لە دوای تۆ هاتوونە مەسەلە کاک میکایل من دەنجی میکایلیم پێخۆشە ستایلێکەشم پێخۆشە بەس لەوانەیە کاک میکایل هەر پێشی منیش هەر لە مەهاباد ئەو ستایلی خۆی هەبووە بەردەوەی بچێتە سوێت ئەوانم پێخۆشە دەنجی عەدنان کەریم زۆر پێخۆشە عەدنان کەریم بەڕاستی گەروێکی تایبەتی هەیە کە لە کەم گۆرانی بێژە لە کەم دەنگ خۆشەکانە بینی و مەیان هەستم پێ کردووە لەرینەوەکەی زۆر ینی ژەیەکانی دەنجی زۆر جوان هەرێتەوە لەبەرەوە ینی ناتوانم بڵم درێژە پێدانی منە لەوانەیە پێشی منی ئەوستایلی هەبوو بێن باش ئافرەت هونەرمەندی ئافرەت دەتوانێت ئەو زۆرێک لە جۆرەکان ئەم ستایلە ئیرۆتیکی تۆ بەو ستایلەوە گۆرانی بڵێ پێ دوای دەتوانێت ئافرەت ئەگەر لە کۆمەلگایکی ڕۆژاوا بین هەڵبەت شتێکی ئاساییە بەڵام لە کۆمەلگای کووردا لەوانەیە نەگوترابێت تا ئێستا و نەکرابێ و ئافرەتەکە خۆشی ڕەنگە حەزنەکە ئەو ستایلی بڵێن ئەو شانە بەکاربێنەکەم بەکاریێنم ینی بۆ خۆ هونەرمەندێک پێت لات ئاساییە بۆ ژنیان بۆ پیاو بۆ ژنی هونەرمەند کە هەمان ستایلی لەسەر هەمان ستایلی تۆ گۆرانی بڵێ بەڵام تر بۆ پیاو نەگەوەی کا بۆ ژن بێڵێ پێم ئاساییە لات ئاسایە باشە ئەم ستایلی تۆ تێکستەکانی بەشی زۆری ئیرۆتی کە هەنێک جار بازدەدە بۆ پۆڕن پێ وایە ینی ئەم جۆرە تێکستانە ئەگەر لێت بپرسم ئایا مەڕەنگدانەوەی ژیانی خۆتە یا خۆت خۆی ڕاستە لەسەرەوە ئێرۆکتیکاتی تایە بەڵام ئەگە بێ سەرڕاستی وەکو جارێکیان کاک ڕێبوار سیوەلی وتارێکی جوانی نووسی بوو لەسەر ئەم گۆرانیانەی من ڕاستەکە کە دەڵێ کە ڕێبوار دەڵێ ئەمانە ئێرۆتیک نین ئەمانە جوانکارین بە ئینگلیزی و بە لاتین پێ ئستێتیک جوان ناسی هەنی بەڕاستی لەوانێت لەسەرەوە وەکو ئێرۆتیک دیار بێ بەڵام شتەکە جوان ناسیە و ئێستێتیکە زیاتر گۆرانەکانی من تۆ کەم باسی لەشی کچێکەکەی باشی جوانی باڵای کچێکژانی خۆت بوو نەدایانگەڕیتەوە یان چی جاوە خۆ ئەوە دەبێنێتەوە سەر شاعرانی و دەزانم جاری هەولێرمە بێگومان ئەو شعرە هەڵدەبژێرێت کە لەگەڵ خۆی دەگونجێت وایە ڕاستەوە خۆم کە زۆر لە گۆرانەکانم شێرەکانی خۆ من بەڕاستی جگە لە فۆلکلۆریەکانی کە پێشتر گۆرانی پێوتن ئەوان فۆلکلۆری کوردین کەس نازانێ هیچێن ینی نووسەرەکانیان نەناسن بەڵام ئەوانەی بەم دواییانە دایانێنم و شێوەکانی ڕۆژاوە یەمانە وشەکانی هەموو خۆم دامناون و من زیاتر حەزم لە وشانەیە بەڕاستی من حەزم لێیە وەصفی شتێک بکەم بە شێوەیەکی جوانکاریەوە زیاتر با بڵێن فەلسەفەی ئێستێتیک بەکاربێنم نەکرد ئێرۆتیک هونەرمەند و هاوسەرگیری ئەگەر باسی ئەوم بۆ بکەی ئایا هونەرمەند بۆی زۆربەی جار هونەرمەندەکان کێشیان لەگەڵ هاوسەرگیری هەیە بۆچی هونەرمەندەکان زۆربەی جار کێشیان لەگەڵ هاوسەرگیری هەیە ئەخرەوە ئەمێنێتەوە سەر پارتنەرەکەت سەر هاوسەرەکەت وەکو پێشتر تێبینیم پێدا هونەرمەند و شاعر جیهانێکی تایبەتی خۆیان هەیە جگە لە جیهانی ئاسایی لەگەڵ خەڵکە هاوسەرەکەت لەوانەیە لەو جیهانە نەگات تۆ کە شعرێک دائانەی یان گۆرانیەک ئەڵێ لەوانەیە کچێکەکەیتە بەرچاوی خۆت و پێیدا هەڵدەڵێ بۆ کچە شەرنی ئەو کچە ژنی خۆت نییە بەڵام شتێک لە بەرچاوی خۆ دەگری جوانیەک و لە بەرچاوی خۆ دەگری بۆ ئەوە شعر ئەڵیت اینجا لێرەدا ئەو کێشەیە لەوانەیە پێبی هاوسەرەکەت پێی ناخۆشە کە تۆ ئەم قسەیەەکەی بەڵام ئەمە شتێکی خەیاڵ ئەمە
ئەمە تەنها خەیاڵە عالمێکی خاصە جیهانێکی تایبەتیە تۆ ئەچیتە ئەو جیهانە و لەوێ شت لە بەرچاوی خۆ دەگری ینی ئیماجینیشن ینی ئەیخەیتە بەرچاوی خۆت اینجا شتێکی جوانە دیمەنێکی جوانە کچێکی جوانە ئەمانە هەمووی خەیاڵە جیهانی تایبەتی خۆتە کە خەڵکی کە ئەو جیهانەی نییە نەهونەرمەند نەشاعیر ئەگە دای بڕێنی لەو جیهانە ناتوانین نەشاعرە و نەهونەرمەندە ئەبێ جیهانێکی تایبەتی خۆی هەبێ دا کێشەکە ئەگەر ڕوو بدا هیوادارم کە ڕوو نەدا لە بینی هاوسەر و هاوسەرگیری و لەگەڵ هونەرمەند و شاعران لەسەر ئەو مەسەلەی دوو جیهانیەیە جیهانی خاصی هونەرمەند یان شاعر لەگەر جیهانی تایبەتی یان جیهانی ئاسایی ئەو عالەمە باشە ئەگەر تۆزێ بچینە سەر سیاسەت تۆ هەر لە گەنجیەوە تێکەڵی سیاست بووی هەرم لە ڕووی ڕۆژنامەوانیەوە هەم لە هەموو ڕوویەکی دیکەوە ئێستا لە تەمەنی ئێستادا بێزار نەبووی لە سیاست ئەگەر تەمەنیش دووبارە بگەڕێتەوە کە ناگەڕێتەوە بەس دەست بەکاری سیاسی دەکەیت خۆی من ڕێچکەی ژیان نەئەبوایە ئاوا بڕوە بەڵام تر مسلەیەکی عەرەبی هەیە جوانە ئەڵێ تەجری الرياح بما لا تشتهي السفن من ئەمویست ئەکادیمیەن موزیک بخوێنم بەڵام سیاسەتیش هەروەها وەکو هۆبی وەکو مەراق وەکو خەڵکیکە تۆ مەسەن لەبەر ئەوەی کە کوردەواری ئەەکەیت کوردایەتی ئەەکەیت ئەبێ هەر سیاسەتی شیتیا بێ کوردایەتێکە خۆی سیاسەتی تایە بەڵام بەداخەوە نەکرا کە بچم لە ئەکادیمیەکە موزیک بخوێن و نەشم خوێند چوم علومی سیاسیم خوێند ینی من بە پیشە با بڵێن بڕوانامە علومی سیاسیم تەواو کردووە کەچی زیاتر بە دەنگبێژ و گۆرانی بێژ و هونەرمەند زیاتر ناوم دەرکردە تا سیاست کاروشتیوە سیاستم کردووە ڕاستە سیاستم کردووە وەکو هەموو کوردێک هەتا لە ئەوروپا بووین و لە کۆمەڵی خوێندکارانی کورد مەسیح هەمومان سیاستمان نەکرد شتەکار مەسلەی کولتور و خوێندکاری نەبوو هەموو کوردێکی ئەوروپا زمانی من هەموو سیاستمان نەکرد بەڵام بەم دواییانە کە بووم بە ڕاوێژەکانی خوا لە خوشبوزنای مام جەلال تاڵەبانی ئەوەم یعنی بە پیشە سیاستکردن بوو ئەژینا پێشتر هەر وەکو هۆبیە گۆکۆ عالەمە سیاستم دەکرد سیاسێکی کورد لە ناسینی پەشیمان نیت کام سیاسی کورد ناوی سیاسێکی کوردم پێ بڵێ کە لە ناسینی پەشیمان نەبیت ناتوانم ئەو وەرامی ئەو پرسیار بدەمەوە ینی ڕووی داوە کەسێک بناسی سیاسی بە تو دواتر لە ناسینەوەی پەشیمان بیت لەوانەیە باشە لە کاتی بانگەشە هەڵبژاردن تۆ بە جۆرێک لە جۆرەکان ڕێکلامت بۆ دکتۆر بەرهەم کرد ئەمە بۆ ئەگەر ئەمە بۆ ئۆنکەیتەوە ڕای خۆی کە من شتێکم گوتبێ هەر لە خۆمەوە نەموتووە دیارە پێم ڕاست بووە دکتۆر بەرهەم من ئەوەتێ من دکتۆر بەرهەم ئەناسم نزیکەی 30 ساڵێکە بێ لە دەرەوە یەکتریمان ناسی بە ئینسانێکی زۆر زیرەک زۆر زمانزان زۆر دووربین زۆر عاقڵ کوردپەروەر دنیا دیتە هەوا ینی کۆمەڵێک خصوصیاتی تایە کە لەوانەیە لە زۆر سیاسەتکاری دیکە نەبێ لەبەرەوە من هەمیشە ئیعجابم پیا کردو بۆ کەسانەی کە ئەم تایبەتمەندیانیان هەیە من هەر لە مناڵیەوە معجب بوو بە جەنابی مام جەلال هێشتا لەوانەیە تەمەنی 20 ساڵ بوو لە کۆی یەکەم جار مام جەلال ناسی ساڵی 1948 مام جەلال ئەو وەختە 15 ساڵ بوو مام جەلال تەولودی 1933 بەتەواوی 15 ساڵ بوو لە کۆیە من 12 ساڵ بووم بەس کە گوێم لە قسەکانی دەبوو خوتبەی دەدا لە کۆیە نەورۆز بوو ساڵی 48 هەر یەکسەر کەوتە دڵم لە پاشان بووی بە دۆستێکی زۆر نزیکیش و هەر بۆم دەرکەوت کە من بە هەڵەدا نەچوو بووم ئەو کابراتەیدا هەبوو مام جەلال ئینسانێکی دووربین و زیرەک و عاقڵ و سیاسەتکارێکی باش بوو ئەنجا وەکو وتم هەر کەسێکی من بیبینم کە ئینسانێکی زیرەکە لە هەر بوارێکە لە هونەر لە شعر لە سیاست من ئیعجابی پێ کە من خۆشم دەوێت
توی خۆ کاندیدکردنی بۆ سەرۆکی کۆماری عێراقیش هەمان بۆ چوونە سەر دکتۆر بەرهەمماوە وەکو بیستومە زۆر زۆر سەرکەوتووە وەکو ئەی بینم زۆر زۆر سەرکەوتووە لە قسەکانیا لە سەفرەکانیا و ئەو عەرەبانەی کە ئەشیان بینم هەموویان زۆر زۆر خۆشیان دەوێ سەرکۆماری عێراقی مەفروزە دەبێ ئەبێ کورد وەجا کورد نازانم کورد تا چ ڕادەیەک ڕایان لێیان نا بەڵام خەڵکێکەوە زۆر ڕان لێ لە دەرەوەش ڕایان لێیە ئەمریکایەکان ڕالێ ئەوروپیەکان ڕای لێیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕای لێیە بەڵام ینی ئەبێ کوردی شانازی پێوە بکە بڕێژمە جگە لەوەی کە ڕاوێژکاری بەڕێزدەلا تاڵەبانی بووی ینی تۆ برادێکی نزیکی ئەویش بووی لە کاتی ئەوەی کە نەخۆش بوو چەندانزار هەوڵتدا بیبینیت بۆ نەتوانی بیبینی هەنا ڕەنگە من لێرە نەبوو بم ئەجینا لە ئەمریکا بووی مەلەوانەیە ئەویش خۆ بینینی مامزراژی کە لە سەردەمی نەخۆشی ئەوەندە ئاسان نەبوو ئەو وایە ینی تەلەفۆن بکەیت و موعیددا بنیت و ئەمانە هەتا بچی بیبینی لەبەرەوە پێم وایە من ئەو بەداخەوە ئەو فترەی کەو نەخۆش کەوتە من نەبێ لێرە نەبوو دەگوزێت تۆ هەوڵت داوە بنەماڵی تاڵەبانەکان لێ نەگەڕاوە شتێکی وا هەیە یاخودنا نانەپۆشتوە شتیوانە کاکۆوەردزەی زۆر سپاس بۆ چاپێکوتنا سەرچ دیدارە تایبەتەکەمان کۆتایی هات کاتێکی خۆش بۆ هەموو لایەن